يتماي سراي زنگ خورشید داگیا شرکیا ملکنا زی چۆن لە نامیبیا لمی بیابان بە کەناری دەریا دەگات، سروشتی وشک و ڕووتەڵی بیابان بە ئاوی دەریا تینوێتی دەشکێنێ. ئەم جوگرافیاش لە هەرێمی کوردستان سروشتێکی هاوشێوەی هەیە و هەڵکەوتێکی سنووربەندی لە نێوان دوو سروشت و دوو فەزای جیاوازدا هەیە. لێرە دارستانی چڕ و کەشیفێنک بە خاچی وشک و سووری گەرمیان دەگا. زنجیرە چیای سەختی گوڵان و زەردا بە دەشتی پان و بەرینی سەنگاو دەگا. ناو بەناو خاشی گەرمیان بە شنەبای دارستانی بەری گوڵان و زەردا خۆی باوەشێن دەکا. پێکەوە و بە یەک گورتووی کۆتا سنووری کوێستان و دەستپێکی سنووری گەرمیان خاچی کوردستان ڕەنگاڵەتر دەکەن. يتماري دردي بياني اي خاكي جلسان دقيا زوقا تدفيششا ڕوو لە هەر ناوچێکی کوردستان بکەین، معالیم و کللتوری جیاواز بەخۆیەیە. هەردەیەکیش شوناسێکی ڕەسەنی خۆی هەیە و لە ناوچەکەی خۆی و تەواوی کوردستاندا پێی دەناسێتەوە. دێ هەیە مەڵبەندی معریفەیە، زادگەی خەبات جێڕانە، یان خاوەنی سروشتێکی جوانە، یان خاوەنی سامانێکی بە نرخی ئاسەوارە. هەردەیەک بۆ ئێمە ئەزمونێکی نوێە و بەر کۆمەڵێک زانیاری نوێ دەکەوین. ئەو ناوچەی لەم ئەڵقەی بەرنامەی دێبەدێدا بۆی دەچین بە حەوزی فکر و زانست ناسراوە. نامەی متربان دەگەی سڵای زەودەدا وەی خەیاڵی تۆ دقيا سداي شوقاي نما 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 ئەم جارە کۆتادەی ناوچەی قەرەداخمان بە ئامانج گرتووە و ئەو ناوچەی مەنزڵگای دەیان و سەدان کارکتەری سیاسی ئاینی ڕۆشنبیریە، سەرچاوە یاخود بانی میرانی سەر و دەیەکە دەکەوێتە سنووری جیاکار لە نێوان کوێستان و گەرمیان. دەیەک بۆ گەیشتن پێی ڕێگەی قۆپی قەراخ و دەربەندیخانت لەبەردەستدایە. ئێمە ڕێگەی دەربەندیخانمان هەڵبژاردۆ دەبێت لەگەڵ هاوکارانمدا نزیکەی 90 کیلۆمەتر بە ئۆتۆمبیل ببڕین.
کەلی پەیکوڵی کە لە نێوان شاخی گوڵان و زەردەدا هەڵکەوتووە لە کۆندا بایەخێکی هێجگار گەورەی هەبووە. سەردەمانێک کاروان سەرای گەرمیان و کوێستان یاخود گەرمیان و شارە زور بووە. سەردەمانێکیش خاڵی گومرکی دەوڵەتی عوسمانی بوو و لە ڕێگەی بنیادنانی قەڵایەکەوە کاروبارەکانی ڕێکخراوە. بوونی کانیەکیش لە خوار کەلی پەیکوڵیەوە دەرفەتێکی باش بووە بۆ پشودانی کاروانچەکان لە نێوان گەرمیان و کوێستاندا. من لە نێوان ناوچەی قەرەداخ و دەربەندیخانە مێسا دەربەندیخان خۆر هەڵاتم کەوتووە. ئەو دەی بۆی دەچم لە ناوچەی قەرەداخەواتە لەم مەفرەقەدا کە ئەمە بۆ سنگاو دەچێت ئەمەش بۆ قەراغ دەچێت. من ئەمە ڕێگامە لێرەدە دەچمە دەی سەرچاوە کە 25 کیلۆمەتر دوورە لە دەربەندیخانەوە. لەوێ ئەچین لەگەڵ دێنشینانی ئەوێ گفتوگۆ دەکەین و بەرنامەی دێبەدێ لەوێ تۆمار دەکەین بە هیوای ئەوەی بتوانین زانیاری باش بۆ ئێوە بەدەست بێنین. چەند گەنجێکی ئاوایی وەک پیشەی هەمیشەی دێنشینان و ڕێزگرتن لە میوانان هاتوبوونە کەلی پەیکوڵی و لەوێ چاوەڕوانی ئێمە بوون. دوای بەخێراتن لەگەڵ کاک دلێری ئەنجومەن و کاک کاروان قەرەداخی و کاک سەرکۆ و مامۆستاوەشیار بۆ ناو ئەو قەڵایی دەوڵەتی عوسمانی بەڕێکەوتین کە کاتی خۆی لەوێدا باج و سەرانە لە کاروانچیانی کورد سەنراوە. لەوێ هەندێک قسە و باسمان لەبارەی ئەو مێژوەوە کرد. بۆ پێڵم قەڵای پەیکوڵی پەیکوڵی چییە؟ ناوچەکەیەک یا ئەم شوێنە؟ گەیشتینە ناو ئاوایی هەمووان سادە و ساکار سەرقاڵی ژیان کردنن، دوور لە پێشکەوتنەکانی شار، دوور لەو ئامێر و ئامڕازە سەردەمیانەی کە مرۆڤی ئێمەی دووچاری دەیان گرفت کردووە. ئەوان لە خەمی بژێوی ژیاندان، لە گەرمەی کۆشش و ڕەنجدان بە هەروەزی بێ یاخود بە تاک لە خۆرکەوتنەوە تا خۆر ئاوابوون دێن و دەچن. دیمەنی کولێرە بە تەنور و ساوەر بە دەستاری خانمانی دەزڕنجین و گەرم و گوڕی کۆبوونەوەی دیوەخان کەشێکی یەجگار قەشەنجیان خوڵقاندووە. باش قوربان بۆ کوێکی خۆ هەڵ کردووە یا خۆ لای مەڕوشت بووی مەڕوشتانێ مەڕ بە زمان ناتانێ سڵاو دێبەدێ لە دەدەی سەرچاوەیە قسە و باسێ لەسەر مێژوو کەلتوری دێ ئەکری. دێی سەرچاوە یانبانی میرانی سەر و لە ناوچەی قەرەداخە و لە بناری شاخی زەردەیە چیای گوڵان ڕۆژهەڵاتێتی و بە دیاریکراوی کەوتۆتە خۆر ئاوای قەزای دەربەندیخان و کۆتادەی ناوچەی قەرەداخیشە. لە ڕووی ئیداریەوە سەر بەناحەی سەوسێنانی قەزای قەرەداخە و 21 کیلۆمەتر لە خۆر ئاوای دەربەندیخان و 13 کیلۆمەتریش
سەوسێنان باکوورەتی دێگولان یان بانی میرانی خوار و خۆرهەڵاتێتی و هۆمەرقەڵاش خۆر ئاوایەتی لە نەخشەی دەوڵەتی عێراقدا سەرچاوە و دێگولان بە بانی میرانی سەر و خوار و ناو دەبرێن. ئەم دێ لە ئێستادا ئاوەدانە و نزیکەی چل خێزانێک تێیدا ئەژی و سەرقاڵی ئاژەڵدارین و کەمێک زەوی بەرا و دێمیشان هەیە بۆ کشت و کاڵکردن. بە پێی گێڕانەوەکان سێ پیا و بەناوەکانی ئەلیوەیس و یاروەیس و مرادوەیس لە ناوچەی ئێرانەوە هاتوونەتە قەرەداغ. ئەوان مەڕدار بوون و خۆشیان بەجاو لە قەڵەم داوە. سەرەتا هاتوونەتە دەی ئۆمەرقەڵاو لەوێ نیشتەجێ بوون. دواتر بەشێک لە کوڕ و کوڕەزاکانیان دەچن دێی دێگولان دروست دەکەن و بەشێکشیان دێنە سەرچاوە. بە پێی گێڕانەوەکان بێ ئەوانەی سەرچاوە ئاوەدان دەکەنەوە بریتین لە محێدین و ئەحمەد و هەمزە و غەفور کە کوڕەزای ئەلیوەیس بوون و کوڕی فەقێ ڕۆستەمن. سەرەتا دێنە شوێنێک کە بە بەرخانان ناوبراوە و دواتر بە مروری زەمن دەگوازنەوە بۆ نزیک ئەو ئاوەی ناوی دێکەی پەیوەندراوە کە سەرچاوەیە. لەو ساتەوە تا ئێستا سەرچاوە لەگەڵ شاخی زەردەدا سنگی خۆی داکوتاوە و ململانێ لەگەڵ ڕۆژگارداکە. کاک عادل خانەخوێی بەرنامەکەمانە و دوای پێشوازیکردن بە هۆنراوەیە گفتوگۆکانی دامەزراند. باسی ئاوەدانی ئەم دێم بۆکەی لەکەی و ئاوەدانە چۆن ئاوەدان بۆ چێ بۆ مێ ئاوەدان کردوێتەوە؟ بەڵێ وەڵام سەرەتا ئەبێ بە چەندێ ڕێ پێشوازیان لێ بکەم لە خزمەتان. یاخوا بەخێر بێن ئەی هەناسەکەم پێڵاوتان بباندی دە ڕاستەکەم قزڵا لە من یاخوا بەخێر بێن بۆم شاخون کێوە خێرتان هێناوە قەدەمیش پێوە یاخوا بەخێر بێ بەنامەی دێ بە دێ هیلاک و مان و بەزایە نەچی یاخوا بەخێر بێن بۆ گوندەکەمان ئیسە میوانەکە عەبدوڕەحمان. قوربان سوپاس کاک عادلجان. فەرموو. بەڵێ باسی مێژوو مازی گوندەکە ئاوەدانی دێ گوندەکە ئەوانە کە لە کۆن هاتێت ئەوێنە پێیانی بەرخانان کاتی خۆی بەرخانان ئەوە لە هۆمەقڵاجیا بۆ تۆ پێم وایە لە بیستەکانە ئەوە تاریخی هینە چونکە ماڵەکان خۆنەوایی نەوە کاتانە تاریخێکی تەواویە بەس پێم وایە لە بیستەکانە هاتگن لە بیستەکانە ئیتر تەقریبا بیستەکان هاتن جیا بوون لە هۆمەقڵا هاتونتە ئەو بەرخانە لەگەڵ هۆمەقڵا جیا بوون. بەڵێ بەڵێ بوون ئەوانە حەو ماڵ بوون ئەو حەو ماڵێکیان باوەلی دوایان باوەلی من و حاجی خەفور یەکشیان ئەحمەی ناوەی باوەلی بێژم باپیری باوکمە ئەحمەی ناوە ئەحمەی فەقێ ڕۆستە باوەلیشم حاجی خەفور مام حێدین حەو ماڵ تەقریبا مناڵی مام حێدینش یەک دوانێک ئەحمە ڕەوف و حاج حەموین ئەمانە ئەو کاتانە هاتونتە ئەو بەرخانە. هۆکاری جیابوونەوەکە مەسەلە ئاژەڵداری و شت بۆ ئاو بۆچی بوو؟ وەڵا هۆکاری جیابوونەوەکە هەر کاتی خۆشی کە لە هۆمەقڵا هەم ئەرزانیانە بەدەستەوە ئەم ئاوی ئەم سەرچاوە کە پێڵێن سەرچاوی ساتی هەر لە هۆمەقڵا هەر کردووە لە بەزەرعات وردە نزیک بوون تۆ ئەمان کە لێ تۆزە جێگەیان ناقەت جێگەی هۆمەقڵا تۆزە تەنگەوەتە تەخت نییە لێشە شوێنەکەیان هاتوون ئەو حەوماڵە هاتوونەتە ئێرەنە ئێتر ئەوێنە تۆزێ عزیەتەوە بۆیان و هاتوون لەم کانی ئاویان بردو بژن بە کۆڵ و کونە بوو کونە و خۆت بازێ کونە و بە قاوەکانە قابیش نەوە قابی وهاش نەوە کوزاتی بە کونە ئاویان بردە سەرەوە ژوور بوو دوایە و هاتوون بەڵێن بۆ بەرخانان بەرخانیان بۆ پێڵم بەرخانان وەڵای ئیتر بەرخانان ئەوەیەکەوە لە پێش وەزەعات وشت بووە لە دوای خانەکانە بووە پیانە بەری خانەکان یعنی ئەوەی کەوا لە پێش وەزەعاتیان کردی پیانە بەرخان یعنی بەری خانەکان ئیتر لە پاییزی پەنجاویەک لە پاییزی پەنجاوی هاتنتە ئەم شوێنە ئاوادان کرد ئەم شوێنی ئمە کاتی خۆشی کەلاوی هاتیە هەر کەلاوە بوو
ئەوێ پێش ئەوانش خەڵکی پێش ئەوانی خەڵکی تیا بووە کەلاوە بووە هەتا ماڵ خۆمانیسە کە من جێمێڵا ماڵ باوکم لێنا چەند تەنووری ژیاتیە لێشا لەم ئەم جادەوە هەر دووسێ ماڵێ بوو هە تەنووری ژیاتیە و هەتا لە بەرد دۆڵیان هەڵکەندەوە دۆڵ بۆ برنجکوتان و سامان هەندۆ لە بەردەکە بەردەکان کردەوە بۆ دۆڵ بۆ دۆڵ بەڵێ بۆ ساوکتان و بۆ برنج کوتان و ئەمانە و ساوی برنج خۆی چەڵتوک ئەکوتیا ناو دۆڵ ئاکوتیە ئاشنە بۆ ڕێکە پرسیارەوە بکەم بەڵێ ئەو برنجە و ئەو ساوەرە مەسەن بە چنێک ئەکوترا لەو دۆڵا خۆ وڵی خۆی یەکتەکە یا بە بەردەکە هەر بەردوو بەردەکە هەر بەردوو بەس بەردەکە ڕێک و بەردی لە چۆڵ گەورە بە مێکوتە کوترا ئەوە پیان و دمومیل دمومی لە دار هەریانەکەند یا لە ئاسن بەس قەدیم لە دار هەریانکەندگە دەریان هەکەن تقریبا مەترێ قوڕایی بوو دوای میلیان بۆ کرد میلی ئاسیان بۆ کردگە پێ ئەچوە تا تەنەکەی ساوەرە کوترا بەڵێ بەڵێ پێچووە تامێن تابەتی برنج ئەو برنجانش دۆڕی شێ لەم خوارەوە لەسەر ئەوتاوەیان کردیان چوار پێنجگانی هەڵکەند و جایسە شوێنەکان کردێ بە خانە هەر من خۆجار زۆر جارەوە بیم تێ ئافرەتە جووری ئام کوتا بەس تۆزێکیان پێچوو تۆزێکیان پێچوو تا باش با بێنە سەر مێژوو پاییزە هاتوونە تێرە لە پاییزی پەنجاوی هاتوونە ئەم شوێنە ئاوادان کرد هەر حەو ماڵەکە بوون هەر حەو ماڵەکە بوون مەردار بوون دیارە بەڵێ مەرداریش بوون حیوانیان بوویتە و کاتانیشە هێز ئەسپ و ماین و هێستریش بووە و کاتانە خەڵک لەسەر ئەوانە ژیانی ڕۆژەتە ڕێگاوبانەوە ئەمجارە بۆ زەراعەت و فەلاعەتەر ئەوانیانە بەکارهێناوە لێرەوە چوون بە سلێمانی بە وڵاغ چوون بۆ هەڵەجێی کۆن لێرەوە دەرمەنی خانەمانەوە یا بۆ سلێمانی چوون یا بۆ هەڵەجێی کۆن چوون ئەو کاتان بۆ پێداویستی ماڵ بۆ سلێمانی نزیگەیە بۆ هەڵەبجە نزیک بووە وڵا پێم وایە سلێمانی نزیکتر بۆ ئێمە بۆ ئێران بۆ ئێمە سلێمانی نزیکتر باشە هەر ئەو حەماڵەت دوای بەردەوام ئەو حەماڵە من ینی ئەمە خزمی یەک بوون ئەم حەماڵە بەری بابێکوین ئەوان بەرە بابێکی بەس لەم کە دوایی تۆزێت گەشەمان کردێ یەک دوو مایتر ڕۆزایی و ئەمانی شاتن ماڵمان لامان سلامان بۆ ڕۆزایەکان ڕۆزایەکان تۆزێ پەیوەنیمان باش ئێستا تێغڵاویمان هەیە ڕێزایەکان ئێوە خۆتان سەر بەچی وەزێکن ئێمە پێمانێت تەرخانی ئێوە تەرخانی بەڵێ واتە لەگەڵ ڕۆزایە زۆر بینتان نییە وڵی ئێستا بینمان هەیە گەر کاتی خۆشی بین نەبی ئێستا بینمان بەسم نزی لە ڕێی عەشیرەتوانەوە نزیکن بە ئام جاف بە ئام جاف من گەرەکم بوو قسە و باز لەگەڵ پیاوانی دێ بکەم ماموالی پیاوێکی جوانی ناو ئاوایی بوو بەبینینی دەرکەم بەوە کرد کە سەودا و مامەڵەی خۆشە و دەم بە خەندەیە و سەرگوزشتەی زۆری لایە بۆیە زۆر مەبەستم بوو ئەم پیاوە ڕیش چەرمۆ بدوێنم و قسە و باسی لەگەڵ دابمەزرێنم جا پیاوێک لە گفتوگۆکردنا لەسەر خۆ و لێزان لە هەڵبژاردننی دەستەواژە و ماناداری وشەکاندا منیش وەک بەندەی خوا حەز بەم گفتوگۆ و قسەکردنا دەکەم دانیشتن لە تەگ ئەم پیاوە گفتارشیرینەدا هێندە دڵبزیێن بوو حەزم دەکرد تا ئێوارێ لە پاڵ دیوارێکی دێدا گوێی بۆ ڕادێرم چونکە دەمزانی چی بەسەرات و قسەی خۆشی لایە هاوینی دووسان ئێمە هاوینەکەی نەجاتمان بووە جایە لە پەنای خۆوالە نرە و داز بووەوە دەڕاستە و مەکینە و ئەمانە کورە کەوتینە سەر ئیسراحەتەوە ئیتر هاوینەکەی دەنکە زەرعاتەکەین بایۆمەتەماتە کەس بەشی خۆی و هیواشی هەیە هەر نایکە ئیتر وڵاخ و حیوانمان هەیە حیوانی وردەدان زۆرە وەڵا شکر هەمانە وەڵا هەیە وە گوێرەی ئەوەی کە مناڵی بیەوە دەسۆ ئەتوانێت ڕاگیریکە بەڵام زۆر بەمان لەبەر بێ مناڵی و مناڵ گشتی ڕۆیە و قەناعەتم شوێنە ناکە دامانسە وڵاخ و بۆنەی
منتیقەکەەوە چۆڵە ئەو قەرە نوێ بەهاران خەلەکەین ئیتر ئەم کەژە چۆڵە لەبەر ئەوەی وڵاق زۆری خەماداسە وڵاق لەبەر بێکەسی مەرەخەسێکی زووسانەکەیشی بەخوایتە هەر خەیکی حیوان وڵاخەوین و هیچ ژیان لەم دیاز چۆن بوو مەسەرن چۆن مەسم بە پێی ڕێگا نەبوو ڕێگابانە مەمەسم دوای پێش پۆرە پێش بێ قەزاوی پێش چۆڵ بوونی ئەوان لە ئەنفالوانە وەڵاهی ژیانی ئێمە چووە نوێ بەخوا زەمانە بووە بارەداریان هاوردە بردیانە فرۆشتیانە نیوەیەوە ژیا ئەیتر هەر کەمێ حیوان شتیان بووە و ژیانێکی کورە بەخوا هەر کولەمەری وەرە مارزان هەر ئەو مەمرە و ئاجارە ئەم دوو سێدێ ئێمە لەبەرەوەی کە ئەسکەری نەکە ئاڵیانە سەیرە ئینە باوکم ئەمە زۆر ژیانیان ناژی بە قورئان ئارەوەڵا حتا من چوون بۆ ئەسکەری لە نەجە پیان وتیان ئەوە چۆن هاتن بۆ ئەسکەری وتم بۆ زابتێکمان خەڵکی تەکیە و کورد و لە نەجە قەراق ئارەوەڵا تەکی خەراق لێ وتی چۆن هاتنیەوە هۆمەرخڵای بۆ ئەسکەری وتم بۆ وتی ئەو هەتا پرسی زەردەیان نەکردایە ئەوان ئەسکەریان نەکرد بۆ پرسی زەردە چی بووانێ مەبەستی چی بوو وەڵاهی واو ینی ئانا بۆ شاریان ناکرد ئاراوەڵا ئاسکەریان نەکرد وتم پرە برا وەڵایسە ئەلیکۆپتەرەوە سەس دەردەوە نیشێتەوە ئێمە قوڕکەینە سەرمان دەساتمانی و هاتی ئاوا زەمانەی زوو کورە ناڕەحەتەوە یا چوون بۆ کفری بۆ باهین بۆ شەکر و چای و ئەمانە یا چوون بۆ هەڵەوجەی سلێمانی ئیتر ئەمە خۆ دەربەنی خان و ئەمانە نەبووە وە کەروبار ناڕەحەت ژیانێکی کولەمەری باش مامالی جناب تەمە نەدێ ئەم شاخی زەردە ئەم شاخانی دەوریەوە لە ڕووی ئاژەڵی کوێوانە کاتی خۆش و ئێستا چی پێوە کاتی خۆی هەر زۆر حیوانی کوێوە بزنی کوێ و کەڵێک کوێ و کۆرە مەڕیشی بووە کاتی خۆی هەل هە زەمانەی باوک و مامەکانی ئێمە مەڕیشی بۆ مەڕی کێوی زۆریش بووە زۆر جەڵاب هەروە ڕاویانە کرد بەس کورە تفەنگ نەوە تفەنگ دنکەش قاتە هەڵیانە بەسە و ئاوا نازانم بەبیێت حیوانە چێویان کوشت بێ مەسەڵەن من خۆش ما کوشتر ماوەیسە شەی بەس باش ناوێت نابێت ڕاوکەن هەراوەڵە جگە لە هی وردە بڵێن ئاژەڵە چێوی وردە مەسەن کەروێشکە ڕێوێت ئەمانی شەهەیە ئەمانی شەهر بووە بەس ئیسە بەرازی شێ چەقەڵیش ماپەیا بووە ئێمە تا ئیسە نەو چەقەڵەیە ئاراوەڵە ئەوش ماپەیا بوو چەقەڵ بۆ مریش خواردن و وەڵاهی کار و بەرخیش ناوەرین بەردێن ئەو سامانکردم کەژا گورگ نییە ئێستا گورگ نەما گورگ نییە باش هەراوەڵا گورگن ئەی لە ڕووی ڕووەکەوە ڕۆکی بەهارەوانە جیای بەهارە چی پێوەیە وەڵا ئەمە بەهاران هین هەیە کارگ هەیە و گونۆڕ هەیە و بەڕەزای هەیە و کورە زۆر شتی هەیە ڕێوازشتی نابێت ڕێواز نازانم بڕوان ناکەم بەفر ئەیگرێت ئێرە بەڵێ زۆر یاکەم وەڵاهی بۆ گوێرەی ساڵە ئیتر ساڵ وارێ ئەم ساڵی ڕابردوو چەنێ بەفرباری زۆر نەبوو شاخی بەڵێ شاخە گرتێتی ئەنجومەنی دێ قسە و باز لەسەر دێ دەکات دلێر گەنجێکی ڕووخۆشە و وەک کوێخا و ئەنجومەنی دێ لەگەڵ بەندەدایە ئەو ڕۆژە تا ئێوارە من بە کوێخا بانگم دەکرد و ئەویش دەیوت من کوێخانیم چونکە خاوەنی هیچ نیم و کوێخاکان خوا پێداون لەبەر سێبەری ماڵێک ئەکەومە قسە و باز لەگەڵی و ڕای ئەنجومەن بۆ ئێمە گرنگە دانی و باشش کرد تقریبا نزیکی چل مالکی ارتیاماوە هەنیشتە هەیە بۆمان کراوە لە خوابەسیابن فرۆژەکان وەک جادە قیر بۆمان کراوە وەزایدن ئاوە بۆمان کراوە کارەبایە بۆمان کراوە بەس هەنێ نوقسانیمان هەیەش ببوونێ ئەم زروف ئێستا خوێندنگاو نەخۆشخانەشمان لێ بڵێ بنکەی تەندروستی تایە خوێندن لە یەکی بنەڕەتی و تا شەشی ئامادەی تایە وە زانستی و وێژەی هەردوو بەشەکەی تایە تقریبا نمونەی باششمان هەیە لە قەزای خەرداخ و لە پازگە سلێمانە تەلەبی باش زۆر باششمان هەیە باشە لە ڕووی
زەویزار و ئەوانەوە لە ڕووی زەویزار و تۆزێک کەم و کوڕیمان هەیە بە حکومی ناوچێکی شاخاویە عەرزێکی زۆر ئۆتۆمانیە بڵێن بەدەستەوە بەراو تقریبا نزیکەی 35 دۆن بەراوانەیە دێمیش تقریبا نزیکەی 535 دۆنم زەوی دێمی هەیە ڕزوباخ ئەکەن لێرە مەسەڵەن وەڵاهی ڕزوباخ وەکو بۆ فرۆشتن و ئەمانە نابەسەر بەشی پێویستاتی خۆمانە گوندەکە جاری وا هەیە ساڵی وا هەیە باشە ساڵی وا هەیە خراپە بۆی حکومێگەوەی ناوچەیەکی زۆر نە زۆر ساردن و زۆر گەرمیشە زۆر بەروم زۆر باش نییە تۆ ئەنجومەنی ئەم دێی مەسەڵەن گەر ئێستا سەرۆکی حکومەت یا وەزیرێک بێتە ئەم دێ ئێوە ئەو پێداویستیانە چین کە ئەم دێ پێویستێتی و زەڕورە بۆ ئێوە بکرێت وڵا یەکەم پرۆژەی ئەومانە هەیە ئەو سەرچاوی ئەوەیسە لەسەر ئەرکی دانیشتوانی گوندەکە یا فەلاحەکان بڵین خانوشتیان بۆ کردووە لە ڕوخان پارێزراوە بەسەوەی ما جوگەیەک لە سەرچاویەکانێکەوە تا سەرزەویەکان بۆمان بکرێ وەزایدن بۆ گەنجانیش ئەوە تقریبا دەرخستە شتەکەی دەرچوە ساحەیەکی تاتان بووە چەند ساڵە لە بۆنێم زروفۆ ڕاگیراوە باش ئەی بۆ کەرتی کشت و کاڵ و ئاژەڵداری چیتانەیە وڵی کردی وەڵی ئەگەر هەبێت ئەوە باشە ئیسە لێرە هەیە خۆی بەنیازە حوزی ماسی دروستکە بۆ بشێویشیانی هەیە خۆی لەسەر ئەرکی خۆی خانوشتی دروست کردووە ئەگەر حکومەت ئەی چۆن بەتەوان دو حکومەت هاوکاریکە شتی باشتر بەرەمێنی بەبینینی نێوماڵەکەی ڕاستەوخۆ هەست ئەەکەی حەز و خولیایەکی بە سەلیقا کار دەکات مەبەسیەتی پاژماوەی کەرەستە و ئامرازە دێرینەکان لە هەڕەشەی لە ناوچوون بپارێزێ نزار خاتونێکی قەشەنگ و جوان بەسەر و بەست و پۆشاکی کوردەواریەوە پێشوازی لێکردین ئەو تا ئێستا لە سەربۆنی شمڵی و سمڵ و مێخەک ماڵ و مناڵی ڕاهێناوە وە خۆشی دەڵێت هەندێک کات پلاری تێدەگرن بەوەی کە تا ئێستا مۆدی ئەو بابەتە کۆنانە نەماوە بەڵام ئەو بێگوێدانە ئەو قسە و قسەڵۆکانە لەسەر ڕێچکەی باو باپیرانی بەردەوامە خۆت حەزت لەم ئیشانەیە مەسەلەن لە میشی کوردەواریانەوە ئارەوەڵا زۆریش ماگرە ئەو بەس خوانی پرۆبوونی ئاشۆی هەر کردمانە بۆ دوێنە دایکمان دایمە کەنیژێر ڕەفی قوستی خۆمان کووە بووینەوە دەسارمان نەکرد خۆ دوێ نازانی بکەین ئارەوەڵا باش خۆی ئێستا ئەوەی کە تۆڵی ئاشەیە مەسەن ساوەری ئەمە خۆشترە بەمە بیاڕیا بە ئاش وەڵا ئەگەر بتوانانی ئەمە خۆشتر وانە وای ئەمە بەپی ئەوەی کە خۆت چەندێک بێ وردیەکایە بەڵێ ئەگەر بتەوێت کەمیتیەکەی زیاتر وردەوێت ئەگەر بیشتەوێت زبروێ زۆری تیاکەی زووتر تێدە خوار خاتون گیان لێرە کۆمەڵە شتمان بینی پێم وایە ئەم ماڵی تۆ نشتی تایە شتی کوردەواری بەڵێ وڵات تازە خەریکم ئەمەوێستی کۆ نەخڕکەم ئەم خانێمانە هەیە خوانێ بڕە لێرە و هەمانە لە شار بە ئەمانە ستی کۆنی تیاخە بکەین هەر بۆ یادگاری حەزەیە چییە؟ وەڵای وەکو حەزی خۆم حەزم پێوەی ئەم سەر و کڵاو کۆنەیە تازە نەوەڵا خۆم دروستم کرد بەس ئەمە چی پێ ڕاستێکی ئەمانم بۆ کەرا من بزانم بەڵێ هەیە بینەرە بێ نەزانم وەڵاهی ئەمە لاگیرەی پێڵێن بەس هەیە ئاڵتون سێگا بەس من خۆم چنین کردمە ئەمەش بەڵێ ناو چاوەیە ئیتر نازانم زمانەی زوو ئەمە ئەمە ژێرچەنەی ژێرچەنە بەڵ ئەڵە گۆرانی لە ژێرچەنەی سوودێ بەسی ئاتونەوانە ئەم زەنگانە بۆ پێ ئەڵێ لاگیرە ینی چییە لای ئەم کڵاوە ئەگریە ئەها ئەتەوێ لایشی دەی ئەوە لا ئەدرێت و هەردوو لاکە ئەگری چی و چی کۆکردێتە لێرە وەڵای تازە خەریکم مەوجە دەساڕە لەمپایە چرایە سوزان تەرشیمان ئەوەسان هەوڵە دەم دایکم تەو نووسە زانێت تەرشی کردەوتم بەشم فێری ڕستنوین بووم چنی نووت ئەەکەم بەس حەزەکەم ئەوانەیەش بزانم نەوەڵا بەڵێ بەسی خۆچە زانم بیگرم نییە دایکم بیرم تێکردێتی ئیسێ هەوڵە دەمتم دایکە فێری ئەم شتانە فێربی وەڵای حەزێگە نازانم هەر حەزما لە بەڵێ باشە لێرە بە کەسەڵی هەچی شتێک کۆنیەوە بۆ بێنێ من وەسەندنەوە زانێ ئەگەڕم ئەو مەوجوستم سند داواکاری مەسەن توانین لێرە بڵێ مەسەندا من لە جاری تۆ داواگومان کەسێک شتێکی کۆنی هەیە
کوردەواری بەتابەتی لە ناوچەی قەرەدا بێنێ بە نزار چکە لێرەیە ماڵێکی کە لە پووری کوردەواری جوان دروست بکە. ئەمە تەرازووە ئێوە تەرازی پێوە لەکوێ تەرازووە؟ یا خۆمان و ماوە هەمان بکوت ئەمە شاودی ئەوە پێ بەردەخونی ئێستا بەزانم بۆ چاوەزار بەکاریانە هاورد. ئەمە بۆ چاوەزار بۆ جوانی بۆ جوانی. ئەمە ئێوە چی پێڵێن؟ کام ئەمە ئەمە پێڵێن مەوت مەوج ئێمە پێڵێن جاجم شوێن بۆ شوێنەی گۆڕی شوێن بۆ شوێنێک گۆڕی. ئەمانە ینی خەریکی وردە دەکۆیەکەیتەوە خۆمان زۆرمان بوو لە ئەرفالەکات یاچوو ئەمە سندێەوە 10,000 سە بۆ ماڵ پێنجێکمان بوو هەر ئەوە تا ئەوە بیکۆنی خۆتەوە. ئەمە لەمپایە ئەوە لەمپایە ئەوە فانۆزە. ئەمە پێڵێن چرا چرا؟ فانۆز بەڵێ. ئەم تەسبیحە هی کێیە؟ هی خەسووتە خەسووت ماوە؟ ئەرە وەڵا خۆنەی ئەوان وەڵا بەرماڵە. ئەمە بۆچی بەکارێ بۆ بازاڕی؟ نا ئەو ساخوێنیان پێ سەخۆم تازە دروست کردووە دەسوی ئەوسا خۆ دروست کردەوە؟ خوێنێ دەمەکەی ئەمەش باوە زەبانی دایکم وەرە تۆ کە بە بچە باوەڵیان وێنە ئەمەی بووکێنی دایکم ئەو باوەڵی بووکێنی خۆتا؟ ئەمشە هێنە سیغار پێچی باوکمەشە سەویدی پێڵێن بسکردە گەیشکە. ئەمە دایک باوکت بەمە بەڵێ سیغاری پێ ینی ماڵی خۆتانە؟ بەڵێ ئەم شەهری تووتنیان تێکرد و قاویان ئەخسە سەری جێران پێ. ئەمە ژی تەونە؟ ئەمە هی دایکمە زۆر تەونی پێکرد شەر بۆ یادگاری لێم نووسێ دایکم گیان و هەڵێگرم بۆ یادگاری قەینا ئیش ناکا ئیسە ئەمەی شکیا و ئەمە خۆت ئەمە لێداوای هەر خۆی وابوو؟ ناوەڵام خۆم نقێمم لێداوەمانە. ئەم نقێمانە خۆ لێداوە؟ بەڵێ پێشا بۆ یاخێکم کرد و ئەم نقێمانەش لێدا هەم ئەم بۆی ئاڵتونیم کردەوەی سە کۆن بۆ بۆی وای. مالی چی دۆ؟ من 84 تەمەن درێژ بشەوە. ئەمەش بۆ هین؟ دەستکەوان دەی دەست خۆش بێت. ئەمەش تەشی هەنە تەشیمان بەبڕێسە. ئەمە ژوورانەیان پێ بەست گوڵانە؟ ژوورانە بۆ قاڵی بوون بۆ بەڕێژ ئەم بەرانەیەکێ ئەوە خاڵەیان ڕێس ئەویان ڕێس. دایکم خۆیان بە ڕۆستانەی زۆر کردو. یعنی جۆری هەیە تەشی ڕستیش؟ ئەمەی کێ سادەی بۆ ئەمە خاوانە بۆ بەڕێیە بۆ ئەم بەڕە قۆندەرانەیە. ژوورانە بۆ قاڵیە بۆ ئەمە پێ بڕێت. ژوورانەی بۆ لە ژوور بۆ تان و هینەکەی ئاوا ژوورانێ ڕێسی بۆ خەمینەکەی ئاوا خاوانە قەڵای کەلی پەیکوڵی یان نقطەی کەلی پەیکوڵی کە دێهاتیەکانی ئەو ناوچەیە وای پێ دەڵێن مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ سەدەی 19 واتە زیاتر لە 150 ساڵێک پێشەستا دروست کراوە. قەڵاکە بە قسڵ و گەچ بنیاد نراوە و دیوارەکانی زۆرپانە و چەندین شوێنی ئێشگری تێدایە. بە شێوەیەکیش دیزاین کراوە کە بەرگەی شەڕ و شۆڕ بگرێت. ڕۆژگارە گێرە شوێنی سەرانە سندنی دەوڵەتی عوسمانی بووە لە کاروانچیانی کورد. لەگەڵ کاروان قەرەداخی ئەکەومە گفتوگۆ لەسەر قەڵای کەلی پەیکوڵی. مێژوی ئەم قەڵایە بۆ کێ گەڕێتەوە؟ بۆ سەردەمی عوسمانەکان گەڕێتەوە. ئەم قەڵایە ئەمە کۆچەڕەیەکە لە گەرمیانەوە دەست پێکات یەتە ئێرە لێرە ئەم قڵایە بە حکمیەوەی دروستکراوە بۆ
سەرانە و باسەندنی ئەو کۆچەدیانە بۆ لێنەوە تێپەڕیوە. ڕێگایش کاروان سەرا بەڵێ بەڵێ ڕێگای کاروانسەرا بووە لێرەوە دەست پێ ئەکات لە ئەو شاخی گەورە قڵای باوخۆشێنەوە ئەچێ بەو دیوابەرە و شارە زۆر ئەم کۆچە وایە مەسەن ئەو کاروانانەی کە لێرە هاتوون لە گەرمیانەوە بەرەو شارە زورۆوانە لێرە گومرک کراوە. ئەمە نقطەیەکی گومرگی بووە. بەڵێ نقطەیەکی گومرگی بووە ئەمە ئیتر لێرەش ئێمە کاروانسەرامان هەیە هەر بە حکومیەوەی کاروانسەرامان هەیە لێرە شوێنێکمانی پێڵێن باجگە. باجگە؟ بەڵێ چییە باجگە؟ باجگە بە مانایی باجوشتیان لە سەرانیان لە خەڵک سندووە ئیتر بەهۆی ئەو اینەوە ناونراوە باجگە کانیواوەکە لێرایی قەبرستانەکەشمان هەر لەبیایە هەر بە ناوە ناونراوە ملەی باجگە. کاروانسەرا شەوێ و باجگەشە بووە؟ بەڵێ کاروانسەرا و کانی ئەوەیە کە ئەو کانیواوەیە کە کاروانەکان ئیسراحەتیان لێ کردووە. لێوە ماونەکە هیچ بەسەراتێکی هەیە مەسەرەن خەڵک دەماودەم جێڕابێتەوە ئێوە؟ وەڵایی هیچ بەسەرهاتی هەر ئەوانەی لێ ئەزانی کە ئەمە کراوە وەک باسەندنێک لێرە باجیان لە خەڵک سندووە و سەرانیان لە خەڵک سندووە نا هیچ شتێکی تر لەبارەیەوە نازانی. کاکە حەمام باسی ژیانی خۆیان دەکات لە ئاوایی ئەو پێی وایە ئەگەر حکومت گرنگی بە کەرتی کشت و کاڵ و ئاژەڵداری بدات کوردستان پێویستی بە وڵاتانی دەرەوە نییە. ئەو گلەی ئەوەش دەکات لە ئێستاوە خەڵک سەرقاڵی دانانی زۆپای دارن چونکە حکوومەتی هەرێم نەوتیان پێنادا لە کاتێکدا نەوت بۆ ناردنە دەرەوەی وڵات زۆرە. والله ژیان لە چاو ڕابوردیا ژیان ئیساتێ زۆر یعنی بە دەقات سووک بووە لە چاو قەدیمە سووک بووە ئیساتێ سوپاسێ بۆ خوا و بۆنەی جادە و سارە و ئەمانەوە زۆر سووک بووە تراکتۆر و دەڕاستە و ئەمانەوە زۆر سووک بووە لەلانی فەلاحەت و ئەمانەوە لەبارەی حیواناتی شۆ ئەمانە وەڵای ئائیساتێ لە ڕاستیا حیواناتمان ئیتر نازانم هۆکاری خوانێ بڕێ زۆریە نەخۆشی تێ ئەکەوێ یام هینی ئەم لاولایە لە ئێرانەوە تێتە ناوی و لە تورکیاوە تێتە ناوی لە سووریاوە تێتە ناوی نەخۆشی لێ دەرناچێ. من سوپاسی وەزیری کشت و کاڵەکەم کە ئیسە سەردانی بینیم سەردانی حیواندارێکی مەتیقەی هەولێری کرد و دەرجی و دەرمانی بۆ دابین کرد بۆ ئێمەش هاتێ لە دوێنێ و لە پێرەوە. وەڵاهی گرنگە بۆ ئێمە زۆر من بەشی خۆم سوپاسێکم چونکە کە پێی هەڵسایە خۆ نازام ناویچێ ئەو خوشکە بە ڕێزە کە وەزیری کشت و کاڵە من بەشی خۆم سوپاسێکم ئەگەر ئاوەها پێی هەڵبسێ ئێمە مەمنونین لێی ئەی تەبعەن ئەرێ وەڵا سوودی لێبینین سوودی لێبینی سوودی باشیشی لێبینین کە تۆ لە فەسڵی پاییزا پێ هەڵسێ بە شۆردنەوەی حیوانەکە بە دەرزی و دەرمانی حیوانەکە ئەمجا لە فەسڵی بەهاریشا لە دوو فەسڵا پێی هەڵسێ بە شۆردنەوە و بە دەرزی و دەرمان ئەمە سوودی زۆرە بۆ ئێمە نەخۆش ناکەوێ
با نەخۆشیش بکەوێ ئەو تاسیرێ نایە بۆ مردن و ئەمانە بەڵام ئیتر گرنگ ئەوەتانێ ئەم ئیتیمادداتە ئەم سەرۆت و سامانی کوردستانی خۆمانە چ لەبارەی زەراعەتەوە چ لەبارەی حیوانداریوە ئێمە محتاجی هیچ وڵاتێ نابین ئەگەر ئەمان ئیتیماد بدەن لەسەر فەلاحەتی کوردستان و زەراعەتی کوردستان ئێمە محتاجی هیچ وڵاتێ ناین بێنینی هەموو شتێکمان هەیە سوپاسیوە بۆ خوا هەموو شتێکمان هەیە بەڵام ئیتیمادی نادەن لەسەر وەکو نەوتەکە ئیساتێن نەوت ئێمە لەسەر بەحری نەوتین نەوتمانە دەنێ بە 130,000 بەرمیلی ئەمە بەڵێ ئەیسا من خزمەکارێکی تۆمەیە لە پارێک و زۆپای داری داناوە لەبەر بێنەوتی مام هادی دایناوە والی دایناوە چەند ماڵێکمان دانیان لەبەر بێنەوتی لە پارۆ ئەوەنە نەوتیان نەداێت من ئەمەوێت بگەڕێمەوە لای ماموالی و پرسیاری ئەوەی لێ بکەم کە لە پێشدا ژیان و گوزەرانیان چۆن بووە بەو پێی شاخی زەردە لە پشتیانەوە بووە و شوێنی شۆڕش و پێشمەرگایەتی بووە ئەو دوای کەمێک گوەستان وتی بە باسی ئەو زەمانە نەکەین و بە توانجەوە وتی نەوەک ئەو برادرانە ئێستا حاڵی ئێمە ببینن دڵیان بۆمان تەنگ بێت من سەرەتا وامزانی ئەو قسەی بەڕاستە کەچی توانج بوو لە پێشمەرگەکانی دوێنە و بەرپرسەکانی ئەمڕۆ ئەو وتی نازانم ئێستا بۆ ئەم کەژووچێوەیان لێ بووە بە دوژمن با من درێژەی پێنێم و بزانم ماموالی بۆ وایەژێ پرسیاریشی بکەین هەل ناکەم زۆر پرسیار بکەن لەبەر ئەوەی مێژوو با نەخوێنین و وەڵڵاهی لەبەر ئەوەی ێژم نەو مەسوولەکانمان بۆ مامڕۆسەم و مامسەفا چاوڕەش و وەکو مەحموود سەنگاوی و وەکو ئەمیاڕۆی گەرمیان نازان چینە و سامان تا سامان و ئەمانێژم نەوە دڵیان تەنگ بێتەوە بۆمان با باسی مێژوو ڕابوردیم و نەکەین بە مەبەستت باشە شتێکی بیرخستمەوە واتە شۆڕش و پێشمەرگایەتی کوردایەتی وەڵڵاهی باوکم نازانم تۆتی ناوێمە دڵیان گەردەگرێەوە پێیان ناخۆشە من نەزان ببیسن بەسەر هاتی خۆمان بگەڕێنەوە دڵیان پێ هەنیشتم بۆ بژێڕەوە نایکەم باوکم من ئەویانە لەبەر دڵی ئەوان ناکەین دە تۆ بزانم چییە قەیچێکا شتێ کاکە گیان چۆن ئەی ئێمە نە شەومان بووە نە ڕۆژمان بووە چ دەقەیە بەهات نایە ئێمە خزمەکاروین نانماندا پێیان سەعات 12 شەویە یەکوێ دووێ هەرکەی بوێ ئێمە لە خزمەتیان ناوین ئەی ئیتر ئیسا ئەوان وە ئەسحاوە ئێمە ناگەینێتە نابینی وە دوای ئەوشە بۆ خوا چوونەسە شار و ئەسڵەن ئێمەیان هەروە خێڵان نەهاتە ێژم با دڵیان تەنگ نوێتەوە خوا با سەرهاتی خۆمان نەگێڕی بیرتانەکەن بیاخر بیرمانەکە هاتوون بۆ لاتان کەسیانە بینیوە لێرە کێ ئەو برادرانی باسکردی ئەو مەسوولانە نە بۆ خوا مەحموود سەنایی وەسکا و ڕژاژاری هاداڵۆ تێکان مامڕۆسەم کورە برادەرمان و خوا لێیوە زیاک هەرێ بەخ هەر نەهاتوە خوانک لەو سەردەمی بانگەشی بۆ گۆڕانشەکە هەر نەهات نەبەخ هەر نهات بەلات هەر نەها نازانم بۆچی وە ئەم کەژیانە لە بەرچاوکەوت کە لێرۆ پێگەیشتم خۆمان کۆرە ئەرێوە پێغەمەر لە یەکەم کەسۆ ئێمە لە خزمەتیانە باش ئێ وەک پیاوەکان خۆتان جیرۆدەی مەینەتی ون ژنان و ماڵ و مناڵی شەروا بەخوا ئەوان خراوتر ئەرێ بەخوا جارێ ئالەم هاتنوە ئەچوون بۆ کنر بۆ ئەو دێ ئەو دێ ئەو کەژە ئەچوون بۆ ئەم هەردە بۆ ئەو گوێچەمی دیوانە وە سەر ئەیان هاود و کەریشمانە دەنکە کەریشمان دەستکەوت نەشوە نەو نەماوە
ئەرێ وەڵڵاهی ئەوانش بۆ ئێم بەخوا لێ منادرەی کردی ئەو کێوانۆمە مچارم نوێت ئەو نەزیێ ئیسەش ناتوانێت چەند مناڵت پەروەردە کردەوە دەوەڵە یاخوا لێ نەچەند ماون شکردیان ئاراوەڵە کوڕکچن بەڵێ شەشیان کوڕە و چوایان کەنیش باڵە فڕە بوون ڕۆیشتۆرە جاخۆ بەرگریمان کرا ئەوە بچکەلەکەیانە ئەینا پێنج شەش یەتریشمان زیاکرد ناوخێ و ناکرێ بە خێر بێ کاکە محەممەد پێشتێکتریمان بینیوانە قوربانە و ینی ئەمە ئاخرە لەمە ینی مەبەستم شویان کرد و ژنیانە ناوە یا ماویانە وەڵی سێ کوڕمان ماوە و دوانیان خۆنەوەی تەواو کردوێ لە سلێمانی و ئیتر کچەکانمان شویان کردوێتە كجروا بيت خوشيم تنكا قريبيت الله كجروا بيت خوشيم تنكا قريبيت الله الله يا اخوة دار زي ليلى لا جريد الله الله يا اخوة دار زي ليلى لا جريد الله تنكا جانم تنكا تنكا دانیشتوانی سەرچاوە بەشێکی زۆریان خوێندەوارن و پیاوە قەدیمەکانیشی لە کاتی خۆیدا خوێندیوانە بەوە ناسراون کە بەشێکی زۆریشان شعر زانن ئێستا چەندین کەس لە بەرەمی قوتابخانەکان پێگەیشتون و مامۆستا و دکتۆر و ڕۆژنامەنووسی باشیان تێدایە چینەوە سەرەتای خوێندن لە گوندی سەرچاو سەرەتای خوێندن دەگەڕێتەوە بۆ ساڵی 1975 لە گوندەکەیە لە ساڵی 1975 بەڕسمی قوتابخانە لێرە کراوەتەوە مامۆسای بۆ دابین کراوە لە ساڵی 1970 بنکەی نەهێشتنی خوێندەواری لێرە کراوەتەوە لەو سەردەمانەوە ئەلحەمدولیلا خەڵکێکی خوێندەوار لێرە هەڵکەوتووە ئەوەیشی کە نەخوێندەوار بووە و کە چووەتە ئەو بنکەی نەهێشتنی نەخوێندەواریەوە توانێتی بەشی خۆی فێری ئەلفوبەی کوردی هەب ببێت لە ئەوەوە دەمای دەم و توانیوانە وەکو بیستن و وەکو خوێندنەوەیش سوودێکی زۆر لە شاعرانی بەتایبەت وەکو خانە شاعرە میلیەکان وەربگرت ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەم خوێندنگە و قوتابخانەی تازەی لە ئێستا هەمانە لە ساڵی 1994 ئەم قوتابخانەیەمان بۆ کراوەتەوە بە ناوی قوتابخانەیەکی و کاتە سەرەتایان پێوت ئێستا بووە بە بنەڕەتی قوتابخانەیەکی سەرەتاییمان بۆ کراوەتەوە ئەم قوتابخانە سەرەتاییە ئەگەر باسی مەجای قوتابخانەکە بکەین بەڕاستی قوتابخانەیەکی بچووکە لە ئێستاە ماشەڵڵا گوندەکەمان بە تەواوەتی فراوان بۆ کۆمەڵێک خوێنکاری زۆر زۆرمان هەیە و بەرهەمی ئەم قوتابخانە و قوتابخانەکانی ڕابردوو ئەم گوندە و دوو گوندی دەوروپشت تیشمان هۆمەرخڵا و دێگوڵان خاوەنی چەندین خڕیجی جامیعە و پەیمانگاکانە چەندین جۆ خڕیجمان هەیە لە چەندین بەشە جیاوازەکانە ئێمە قوتابخانەکەمان زۆر بچووکە جەنابتان وتان ئەگەر کەسێک بێتە ئێرە داوای چیەکەن من لێرەوە داوای ئەوەکەم بینایەکی قوتابخانە کە تەنها سەرەتایەکەی لە سەرەتا ئاماژەم پێکرد هەردوو ئێستا سەرەتایی و ئامادەی تایە بەڕاستی بارگرانێکی زۆر زۆری بۆ سەر مامۆساکان و خەڵکی گوندەکەش دروست کردووە هیوادارم لە ڕێگەی بەرنامەکەتانەوە دەنگی ئێمەش بگات و لەو بوارەوە لەو ڕۆ ئاوڕێکمان لێ بدەنەوە بینایەکی قوتابخانە بۆ گوندەکەمان زۆر زۆر زەرورە سەرچاوی ژین و مانی من گوندە جوانەکەی کوردستانی من دەدڵی ئێمەدا خۆشترین شوێنی لە بەهارانە چەند ڕنگ دەنوێنی سروشتت هێندە جوان و دڵگیرە دەرمانی دەردی جاهێڵ و پیرە سمبولی جوانیت زەردەی ڕەنگینە زەردەت لە پشتێ پێگەت سەنگینە زەردە بۆ سەرچاو بووە بەسایە هەرچەند وەسفت کەم کۆتایی نایە زستانان بەرگی بەفرین دەپۆشی بەهار ڕازاوەی بۆ کەیف و خۆشی زستان و بەهار هاوین و پاییز ساتێ هەڵناکەم بەبێ تۆی ئازیز لەخوا دەخوازم هەر ئاوەدان بێ هەر چوار فەسڵەکەت بەهاری جوان بێ جێگای شۆڕش و پێشمەرگەی کۆنە زەردە شایەتە کە مێژووی چۆنە
شوێنی شۆڕشی کوردەواریە لە کوردستاندا پێگەر دیاریە پێگەی جوگرافیات ناوچەی قەرەداخە دامێنت دەشتە و سەرینت شاخە لای ڕۆژهەڵاتت دەربەندیخانە ڕۆژ ئاوات زەردەی لەبەر دڵانە بەشی باشوورت ناوچەی گەرمیانە کۆچەڕەی کوردی جاف و گۆرانە بەشی باکوورت هۆمەرقەڵایە خاکت بۆ ئێمە لە جێی تەڵایە حەقە لای خودداش ئەمە داوات بێ سەرچاو بووکت بێ زەردە زاوات بێ مەکانی خۆت و جێگای باوات بێ کە مردی ئاخر ماڵ و ماوات بێ ئای کە چەند خۆشبەختم سەرچاوە دێمە کە بۆی دەڕۆمەوە پەیکوڵی ڕێمە خاکی ملەکەوە فەرشی بەرپێمە کە مردم باشگەشت مەکار و جێمە ئیدی سات و کاتی وەرز گۆڕینە ساتی گەیشتنی میوانێکی زێڕینە سروشتی کوردستان وەرزی گەرما جێدەهێڵە و ئامادەکاری بۆ پێشوازی لە وەرزی پاییزەکە ماوەیەکی دی سروشت دەبێتە تابلۆیەکی قەشەنگ و تەواوی ڕەنگە خواکردەکان بەرجەستە ئەبن لە نێو ئەو دیمەنە زێڕینەشدا دەیەکان قەشەنگتر دەنوێنن لە ئێستاوە لە خەیاڵی ئەوەداین بۆ ئەم وەرزە چ دێکی کوردستان جێمە بەسمان بێ بەڵام دڵنیاین ئەم وەرزە جوانێکی زیاترتر دەبەخشێتە بەرنامەکەی ئێمە و چاو و دڵی ئێوەی پێ ڕوونتر دەکەینەوە. ئەم ڕۆژ مەڵۆیەکی دیکەمان خستە سەر خەرمانی بەرنامەی دێبەدێ ئاشنا بووین بە دابوونەریتی وە کولتوری دێکی ڕەسەنی کوردەواری کوردستان لێرە لە سەرچاوە نیشتیمانێک کە هەموو شتێکی جوانی تێدا بوو توانیمان ئاشنا بین بەو کولتورە ڕەسەنەی کە لە کۆنەوە لەم دێدا هەیە وە قسە و باس زۆر کرا لە سەر مێژوو وە لەسەر ڕوودا و لەسەر ئەو گرفت و کێشانەی لەم دێشە هەیە بە ئومێدی ئەوەی توانی بێتمان ناوچێکی دیکەی کوردستان و دێکی دیکە لە ناوچەکانی کوردستان بە ئێوە ئاشنا بکەین و ئێوەش بتوانن سوود لە بەرنامەی دێبەدێ بینن چکە پەیامی بەرنامەی دێبەدێ ئەوەیە هەم ناساندنی دێکانی کوردستان و هەم پەیامی ئاوەدانیشمان هەیە بۆ ئەوەی کە دێشیرینەکانی کوردستان نەهێڵین چۆڵ بێت و بەرەو ئاوەدانی زیاتریان بەری بە ئومێدی ئاوەدانی زیاتری دێکان و کوردستانی ئازیزیش.